لە کۆتاییاری هەفتەی نوێمی خولێ سێرەکانی عێراق و لە یاریەکی بەهێز زاخۆ لەسەر یاریگای خۆی پێشوازی لە گەرمە کرد. لە ئانیوە یەکەم هەردوو تیپ بە ئاستێکی لە یەکۆ نزیک دەرکەوتن. سەرەتا زاخۆ هەوڵی زوو پێشکەوتنی دەدا، دواتر گەرما کەوتە نێو کەشی یاریەکە، بەڵام لە نیوە یەکەم گۆڵ بەرهەم نەهات. لە نیوە دووەم جارێکی دیکە زاخۆ باڵا دەستتر بوو، هەوڵەکانی بۆ گۆڵێکی خێرا بوو. لە خولەکی 62 نابژوان دوای گەڕانەوە بۆ ڤار، ناسر محەممەدۆ یەمەنی لایەنەی زاخۆ بە کارتی سوور کردە دەرەوە. دوای سێ خولەک لەم لێدانە ڕاستەوخۆیە مۆیسسی بەرازیلی سوودی وەرگرت و گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ کوڕانی خابوور تۆمار کرد. نابژوان دوای گەڕانەوە بۆ ڤار ئەژماری کرد و هاندەرانی زاخۆی پڕ جۆش و خرۆش کرد. گەرمە هەوڵەکانی چڕ کردەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە. عالی کاڵدمی گۆڵپارێزی زاخۆ بەرپەرچی سەرجەم هێرشەکانی دایەوە و یاریەکە بە سەرکەوتنی کوڕانی خاوەن ماڵ کۆتایی هات. بەم شێوێ زاخۆ بە کۆکردنەوەی 16 خاڵ و بە جیاوازی گۆڵ پێشەنجی لە نەفت وەرگرت. گەرمەش بە 14 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی شەشەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێام.